بە یەک قسە ئینسانێک لە زینا دەپارێزرێ. ئەم بە سەراتەم خوێندەوە هی کوڕێکی تەوبەکارە باسی خۆی دەکات، دەڵێ ڕەفیقێکی خراپم حرمەتم هەیە بۆ ئەم وشەیە بەکار نەهێنم بە ماڵی خوا ئەو خوشک و برا بەڕێزان و بینەر و بیسەرانی کە لەم کاتەدا لەگەڵمانن. بردی بۆ خانەیەکی لەشفرۆشی، ئەو شوێنانی کە ئافرەتانێک خلیسکاون زۆر داماون، یعنی کەسانێکن سەرەتای ژیانیان خلیسکان تازە تێدا چوون، هەر شەوەی لە باوەشی ئافرەتێکە لە باوەشی پیاوێکە چ داماوێکن ئەو بەستە زمانانە. ئەوانە دەبێت هەوڵ بدرێ ڕزگار بکرێن. ئێمە بەزەیمان بۆوانەش دادێتەوە. لەو کاتەدا دەڵێ گەنجەکە کاتێک کە چوو بۆ خانەی لەشفرۆشیە ڕەفیقەکەی بردی، پیرێکی بینی لەگەڵ ڕێزم بۆ وشەی ڕیشسپی و ئەوانی کە بەتەمە ناچوون، پیرەکە گەسکی باخەکەی دەدا، ئەوانی کە لە ژوورەوە بوون ئەم حەوشەکەی پادەکردەوە، ڕیشی سپی بوو چاوی کەس بوو گەنجەکە دانیشت هەتا ڕەفیقەکەی کە شارەزا بوو بچێتە ژوورەوە ئافرەتێکی بۆ ئامادە بکە. ئەڵە پیاوە پیرەکە پێیوت یەکەم جارتە دەی بۆ ئێرە، هەستی کرد کوڕەکە شەرم و تەقیەکی تێدایە، یعنی هەستی کرد بە دەم و چاویەوە هەستی شەرمنی و خەجاڵەتێکی پێوە دیارە چونکە یەکەم جارە شوێنی وا بینێ. وتی بەڵێ، وتی تەمەنت چەندە؟ وتی تەمەنم 20 ساڵە. وتی کوڕی خۆم یەک قسەت پێ دەڵم گوێم بۆ بگرە، گەوهەری خۆت مەشکێنە بە بەردێکی ناشایستەدا، چاوەڕێ بە تاوەکو گەوهەرناسێکی شایستە دێتە پێشەوە بۆ کڕینی گەوهەرەکەت. کوڕی خۆم حەیف کاتی خۆی منیش کە هاتمە ئێرە بە گەنجی ئێستاوە بوومە کە خاوێنکەرەوەی ئەم بینایە، کەس نەبوو کۆمەڵە نەسیحەتی خێرم بکە، کەس نەبوو پێم بڵێ لەززەتە ئانیەکان خەمەئاتیەکانی بەدواوەیە، لەززەتی یەک چرکە سەدان سەعات خەمت پێ دەڵێ. شوێنکەوتنی غەریزە سێکسیەکان بە ناشەرعی وەکو لێسانەوەی هەنجوینە بە لێوی شمشێرەوە. ئەها شمشێرێکی تیژ بێنە بەرچاوت، هەنجوینیان بەسەرا کردبێ و تۆش زۆرت حەز لە شیرینی بێ، ئەگە بتەوێت زمانی لێدەی چی دەبێ؟ ڕاستە هەندێک شیرینیت بەردەکەوێت، بەڵام وەختێ زانی زمانی کرد کردووی. هەستە سێکسیەکان بە ناشەرعی لستنەوەی هەنجوینە بەڵام بەدەمی شمشێرەوە، بۆ لەحزەیەک شیرینیەکە دەتگاتێ بەڵام دواتر وەکو شمشێرەکە دەتبڕێ، کەرامەتت دەشکێنێ، ژیانت دەڕوخێنێ. وتی ڕۆڵە گیانجوانی لە نەزانیدا تەواو دەبێ، حەیف تەمەنی گەنجی هەمووی نەزانیە، پیریش لە پەشیمانیدا. مەخابن ڕۆژەکانی پیری مرۆڤ هۆشیار دەبێتەوە بەڵام تازە لە دەستی چوو. توخوا کوڕم من ئێستا زۆر پەشیمانم، بەڵام ئەم قسانەت پێ دەڵێم لەبەر خوا چونکە تا ئێستا تۆ تێوە نەگلایی، بە ڕوخسات تا دیارە پاکی. گەنجەکە دەڵێ کە ئەوەم بیست هەموو لەشم عەرەقی کردەوە. دەستەکانی ئەو پیاوەم ماچکە، وتی کوڕم دەستم پیسە، وتم بە قوربانە بم، چ نەسیحەتێکی جوانت کردم، چاوەڕێ ڕەفیقەکەم نەبوو، ڕام کرد بە ڕاکردن لەو شوێنە دوورکەوتمەوە، خۆم کرد بە ماڵی خوادا و خۆم شت و سوزدەم بۆ خوا بردبووم بە تەوبەکار. ئەگەر نەزەرێکیشم پێشتر کردبێ لەو کاتەوە تەرکم کرد. ئەها بە یەک قسە بەبێ لێدان، جاری وایە بەڵێنی بە مەلهاکان دابخرێن، شوێنە خراپەکان دابخرێن، بە پێچەوانەوە ئەوێ بە ئامۆژگاری جوانی مەدای بخەین، تۆ بیشی تەقێنیەوە، وێرانیشی کەی بەسەریدا دەبن کەی تر دەکرێتەوە. بەڵام دەتوانی بەیەک نەسیحەتی جوان چەندین گەنج ئەم وتارەکە گەنجێک ئێستا گوێی لێ دەبێ ڕەمێ بەتەمای کارێکی وا بێ، ومێدەوارم یەکسا قسەی ئەو پیرەمێردەی بەبیرکەوێتەوە کە خۆی بۆتە قوربانی لەوێدا. بڵێ هەستە سێکسیەکانت بە حەرامی لستنەوەی هەنجوینە بەدەمی شمشێرەوە، خەڵتانی خوێنت دەکا بۆ یەک چرکە شیرینی نەکەی زمانت بە بڕیندەی.